نییە بێئومێدی، شتێک نییە بە ناوی بێئومێدی. ئێمە ئەمڕۆ باسی بێئومێدی دەکەین بۆ جەنابتان، بۆ معلوماتتان. و ئەم قسەم تەنها بۆ دایک و باوکە، تەنانەت هەر بۆ ئێوە نییە، بۆ دایک و باوکەکانیشە، بۆ مامۆستاکانە، بۆ ئەو مامۆستانە کاڵەکی دکتۆر ئەم تەلەبێ دەسم لێ شۆریوە. نە، دەسی لێمە شۆرە. ئێوە دەزانن منداڵە جوانەکان، کوڕە جوانەکان، ئەزیزەکانم، تەلەبە هەبوو هاتوو بۆ لای من لە ژیانێ دەسی لە ئینگلیزی شۆردووە. خۆ من زۆر مهم نیم، بەس هاتوومانێت جەدوەلم بۆ داناوە، پرۆگرامێکم بۆ داناوە، شێوازی خوێندن. دوای ماوەی تەلەفۆنی بۆ کردم، دکتۆر تۆ زانی بۆ یەکەم جار 79 مێنا لە ئینگلیزی لە بەکەلۆریا لە ژیانمە هەفتایم بە ئینگلیزیەوە بە خۆمەوە نەبینیوە، لە ژیانمە دەوری دووەم، ئەڵێ هەموو ساڵە لەبەر موبەریدە خوێندومە بۆ ئینگلیزی، چلەی هاوین بۆ ئینجا ئینگلیزی بە دەوری دووەم و دەوری سێم ناجح بوومە. ئەمە بە چی بوو؟ بە بێئومێد نەبوون چارەسەر بوو. کەواتە ئومێد بریتیە لە چی؟ ئومێد بریتیە لە بەرچاوڕوونیەکی زۆر باش و چاک، ناسینی توانە و تاقەکانی خۆت و چاوبڕین بۆ دوور، نەک بۆ نزیک. بێئومێدی زانی یانی چی؟ بێئومێدی ئەوەیە کە تەنها و تەنها مرۆڤێک تەنها بەس گیرفانی ئێستەی ببینێت، تەنها ئێستا. یعنی گەنجێک کە تۆ ئێستاکە سەیری بەرنامەکەی من دەکەی، بێئومێد بی بەوەی کە بڵی خەڵک سیاری هەیە من نیمە، بەس ئاخر تۆ بۆ ئێستا نیتە. چی ئەڵێ 10 ساڵ 15 ساڵی تر نابێ؟ دکتۆر جان خەڵک شەهادەی هەیە من نیمە، ئاخر خۆ خەڵکیش 10 ساڵ پێش ئێستا لەواچە نەیبوو بێت، ئێستا ببوونی ئەوە شەهادەیە. تۆ کە سەیری من دەکەی من نووسراوم پرۆفیسۆر یایدەر دکتۆر بەختیار کەمال تاڵبە، 20 ساڵ پێش ئێستا نە پرۆفیسۆر بووم نە دکتۆر بووم. کەواتە گرنگە. کەواتە تۆ نابێ یەکسەری بڕیار بدەی بە ئێستەی خۆت. تۆ تەمەنت 15-16 ساڵە، منیش لە تەمەنی تۆیە، نە سەیارەم هەبوو، نە خانوم هەبوو، نە ماڵم هەبوو، نە شەهادەم هەبوو، نە بڕوانەمە هەبوو، نە پرۆفیسۆر بووم، نە دکتۆر بووم، نە زانکۆشم هەبوو. باشە کاکە؟ کەواتە بەڵگەی لەسەر ئەوەی کە تۆ دەبێت بێئومێد بوون وات لێ نەکات کە دوور نەبینیت. خاڵێکی تر بێئومێد بوون، عالمی قسەیەکی جوانە کات، دەڵێ بێئومێد بوون لە چاوکردنی عینەکێکی ڕەشە، هەموو شتەکان بە ڕەشە بینیت. هەر کاتێک بێئومێد بوون ڕووی تێکردی گەنجە جوانەکان، نەسیحەتی دایکت بە ڕەشە بینیت، نەسیحەتی باوک بە ڕەشە بینیت. مامۆستا بانگ تەکاڵێ کوڕم وەرە ڕیزی پێشەوە بە ڕەشەی بینیت، ئەڵێ و مامۆستا ڕقی لێمە. دکتۆر بەختیار ئەڵێ لە ناو پۆلا قسەمەکە بە ڕەشەی بینی، ئەڵێ ڕقی لێمە. خاڵت لە دەروی وڵات تەلەفۆنت بۆ کاڵێ محەممەد گیان باش بخوێنە هەناسەکەم، ئەڵێ دیارە دایکم هەڕەشەی لێو کردو، دایکم پێیوتووە. برادێکت پێت ئەڵێ ئەڵێ بۆ نمونە مەسەرن لە بخوێنە، ئەڵێ دیارە برادرە بە تەمای نازانم چییە. باوکت مۆبایلت لێ شارێتەوە، مۆبایلەکەت لێسەنی، ئەڵێ ڕقی لێمە، بەخوا قەسەمە بێ بەسەریەوە نەچێت نازانم چی وای لێ بکەم. برایەکی گەورەت بۆ نمونە پارەت ناداتێ، ئەڵێ ڕقی لێمە، عینەکە ڕەشەکە. نازانی ئەگەر پاری زیادت بداتێ، کافتریا و نێرگەلە و بەزم و ڕەزمت زۆرە بێت، چوونە دەرەوە زیادە بێت، کەواتە بۆیە سەعی ناکەی. باوک و براکەت دەوێت ئومێدت پێ ببەخشێ. باوکت جاری وایە لەگەڵ خۆتای با بۆ دوکانەکەت، بۆ دوکانێکی خۆیان، چووکە بێئومێدیت کردووەتە چاوتەوە، چووکە عینەکێکی ڕەشت کردووە چاو، ئەڵێ چی ئەو باوکم ئەوێ من هیلاکە، بەڵام عینەکەکە دابنێ وەکو من بیرکەرەوە. یەکسەری ئەڵێ چی باوکم دەوێت فێری ئیش و کار و کاسبیم کە، باوکم دەوێت لە ماڵەوە نەبم کاتەکەم بە پۆبجیەوە نەکوژم بۆی دوعانم پێ دەستکەوێ، باوکم دەوێت لە ماڵەوە کاتم بە خەو نەکوژم، دەوێت لە داهاتووە بە قۆت و بەهێز بم بۆی لە داهاتوە ئیش و کار و کاسبی خۆکەم. بەس خۆیان یەکە وایە نە؟ یعنی ئەوەی یەکەم بە عینەکەکەوە فول بە دژایەتی لە قەڵەمتەدا، بەس ئەوەی دووەمیان بە فول خزمەت لە قەڵەمێدەی. کەواتە من بەرنامەکەی من بۆ جەنابتان و بۆ دایک و باوکان ئەوەیە کە بەداخەوە ئێمە هەندێک جار بێئومێدی لە دایک و باوکشتانە بیستین. دایک و باوکە بەڕێزەکان هەندێک جار تۆش بێئومێدی، کوڕەکەت بەس دەبرەوەی 3-4 دەرسکەوتووە بۆ دەرێکەی لە خوێندن، کچەکەت بەس دەبرەوەی 2-3 دەرسکەوتووە بۆ دەرێکەی لە خوێندن، بۆ پێی ئەڵێی تو هیچت یا بەسەر نییە. بۆیە بێئومێد بوون کوڕە جوانەکانم ئەزیزان و بینەرە بەڕێزەکان جاری وایە خەڵک بۆ دروستەکە. یعنی زۆر جار پرسیار دەکەن لە کاکتۆر وڵای بێئومێدیە ڕووی تێکردوومە نازانم هۆکارەکەی چییە. جاری یەکەم هۆکارەکەی زۆر جار خۆمانی، چونکە ئەگەر خۆت حەزت نەبێت، خولیات نەبێت، ئامانجت نەبێت، ئاواتت نەبێت، بیرکردنەوەی گەورەت نەبێت، توانا و تموحی گەورەت نەبێت، کەواتەوە خۆت بێئومێدە.